لامیانەی بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی 11 خولیانە پلەیەکەکانی کوردستان. یانەی سلێمانی نەیتوانی سوود لە ئەنجامی یاری ڕکابەرەکانی وەربگرێت و دوو خاڵی گرنگی لەدەستدا. یاریگای کەمال سەلیمە لە شاری سلێمانی و کوڕانی ڕەواندز بوونە میوانی کوڕانی سلێمانی. یانەی سلێمانی دەیەوێت قەرەبووی شکستی هەفتەی پێشووی بکاتەوە و دووبارە بگەڕێتەوە سەر ڕێگای سەرکەوتنەکانی و ڕەواندزیش ئامانجێتی لا هێڵی سووری ڕیزبەندەکە دوور بکەوێتەوە و مانەوەی لە خولەکەدا مسۆگەر بکات. تایم یەکەم دەستی پێکرد و ڕەواندزی میوان سەرەتای یاری باشتر دەرکەوت و چند هێرشێکی کردە سەر گۆڵی سلێمانی، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. لا بەرامبەردا سلێمانی لا خولەکی 36 بە لێدانێکی بەهێز لا ڕێگەی شادومان سەباح گۆڵ یەکەمی تۆمار کرد و ئەو تایمە بە پێشکەوتنی سلێمانی کۆتایی هات. تایمی دووەم سلێمانی چەند هەلێکی ئاسانی گۆڵکردنیان لەدەستدا. ڕەواندز خولەکی 64 کردە ناونیشانی گۆڵ یەکسان کردنەوەی ئەنجامەکە کاتێک محەممەد سادق تۆماری کرد. دوای ئەو گۆڵا سلێمانی بە شوێن گۆڵی دووەم و جارێکی دیکە پێشکەوتنی یاریەکەدا دەگەڕا، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. لە کۆتاییدا یاری بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوولا بە کۆتا هات. ڕاستیدا ئەمام هەفتە هەموو چایەکمانە سەرە بوو کەواسی خاڵی یاریەکە بەدەست بێنین، چونکە یاری دەیەمان مانی لەگەڵ منافەسەکەمان لەگەڵ یانیوەرچی هەولێر لە یاریگەی هەولێر ئەبووە ئەوە ئەگەر ئەم یاریمان فۆز بێنە ئەویش هەر ئەنجامێکیە بۆ هەر لە مەسلحەتی ئێمە بوو، بەڵام بەداخەوە یاریەکەمانە دەدا شەوتی یەکەم توانم بڵێم یاریەکەشمان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێناوە باش یاریمان کرد. شەوتی دومیش لە سەرەتاوە کاتی ناو ئێمە زۆر باش بووین، تاوان توانیان بە فاوڵێکی سابت بە خەڵەتی یاریزانێکمان گۆڵەکەمان لێگەکەوە یاریزانەکەی نەگرت بوو. ئەمەش کۆتاییەکەی ئیشاڵڵا بتوانین یاریەکانی تر ئێمە زۆرجار لە دەروی یاریگای خۆمان باشتر یاریەکەین، بتوانین یاریەکانی تر ئەنجامی باش بەدەست بێنین و ئێمە چاومانە سەرکەوتنەوە بزانم تا ئێستاش یاریەکانش لە بەرژەوەندی ئێمە هەر لە یەکەمی کۆمەڵە ماوینێتەوە. من دڵخۆشکەری بۆ تیپەکەمان ئیشاڵڵا ئەم یاری بەلانینەوەچین چاومان لە یاریەکەی هەولێرە بتوانین لەوێ سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین بۆی لە پێشوی ڕیزبەندی مێنینەوە و چاومانە سەرکەوتنی بە خولی ناوی کورسان. ئەمە فەریقە ئێستا لە نوێوە دروستمان کردووە، بەڕاستی ئێستا لەسەر مەسان ڕێگایەکی باش دەڕۆن، تیپەکەمان ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشکەوتن دەڕۆ، هەرچەند کەم و کوڕیمان هەیە. سلێمانیش فەریقەکی بەتوانایە بەڕاستی، یعنی تعادل نقطەك بۆمە گرینگە، بۆیە لە مەرحەلەی دووەم ئیشاڵڵا ئەمە وە دەکەین لەو ڕێزبەندیە بەرەو پێشەوە بڕۆین. دوای ئەنجامدانی یاریەکانی هەفتەی 11 خولیانە پلەیەکەکانی کوردستان، یانەی سلێمانی با کۆکردنەوەی 19 خاڵ لای پێشەنگی ڕیزبەندیەکە مایەوە، لای خۆیەوەیانی ڕەواندز بە 6 خاڵ لە پێش کۆتایی ڕیزبەندیەکە دەبینرێت. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.